بیرۆکەی فستیڤاڵە لەوە سەری هەڵداوە کە کەرکووک تا ئێستا شیوای نەکردووە باشە فستیڤاڵی تری تیا کراوە بەس بە ناوی جیاواز و بەشتی جیاواز ئیتر سەرکەوتوو بۆ سەر نەکەوتووە ئەوە بابەتێکی ترە بەسیانی بەو شێوەیە دەنگی نەداوەتەوە بەم جۆرە بەشدار بۆ زۆرەی نەبووە بەشداربووی زۆرمان هەیە تقریباً 6 بەشداربوو زیاترمان هەیە بێژگە لە مێزەکەن ئەوانشی کە لێرە بەشداریان کرد لە فستیڤاڵەکەیە زۆربەی زۆری خەڵکی شارەکانی خۆمانن هەولێرە سلێمانیە هەڵەبجەیە کەرکووکە بەشداربوومان هەیە لە ئێرانەوە لە ڕۆژهەڵاتەوە Kardır ya. Böyle böyle cuma. Eyvah. قبل بتوزع السيدان شو بفيز وإن شاء الله فستیڤالها بردوامه به وكاري باشتري شبه إن شاء الله أخير مسار زور جرينجا إن شاء الله زور جرينجا يعني زور تشتهي لكركوب تشتهي نية راسته بس إن شاء الله شاكتر شبه وزور تري شبه أم فستیڤال أنا جرينجا بردوام بيلك إن شاء الله يعني زور حزكين دو بارو سي بارو چوار بارش بيتو سپاس داکم چاو بنای خۆی گەورەی میهرەبان دیارە فستیڤاڵی هەنار لە شاری کەرکووک بەڕێوە چوو بەڕاستی فستیڤاڵێکی گەورە و خۆشە بەتایبەتی بۆ لانی ئابووری کە ئەمڕۆ شاری کەرکووک پێویستی بە بوژانەوەیە و قەنەعەتم وایە ناساندنی بەرهەمە کوردیەکان زیاتر کە هەرچی جۆرە بەرهەمی کوردی هەیە لێرە دەبینین بەردەستە و خەڵکێکی زۆر سەردانی دەکا بەڕاستی بە ئومێدیەوە ئینشاڵڵا
ئەم فیزیڤالانە بەردەوام بێ و بەردەوام خەڵکی بێن سەردانی بکەن و بەرهەمە ناو خۆیەکان بە خەڵک بناسێنە بە تایبەتی کوردەوارەکان بە هیوای سەرکەوتن و هەموو لای. بەڵێ پێویستە ینی چۆن لە شارەکانە هەرجارەی فستیڤالی جۆرێک هەیە لە کەرکووکشە پێویستە ینی بە تایبەتی کورد تایبەتمەندی خۆی بپارێزێت لەم شارەیە کوردبوونی خۆی کوردستانی بوونی کەرکوو بپارێز. دەستان خۆش. زوو لە خەڵکی کەرکووکی خۆشەویست و هەموو ئەو بەڕێزانەی کە سەردانی ئەو فستیڤالەش دەکەن. دیارەکردنەوەی فستیڤالانە هۆکارێکی گرنگە بۆ ناساندنی بەرهەمە خۆماڵیەکان و ئێمەش وەکو هەموو تاچێکی ئەو کوردستانە و ئەو وڵاتە بەشدار بووین بە هەنجوینێکی زۆر سروشتی کە بەرهەمی زنجیرەتیاکانی قەندیلی سنووری قەڵاتزەیە پشدەر ئێمە لەوێڕە هاتین بەشدارکەین بۆ ئەوەی هەنجوونەکەمان بناسیێنین بە ئەو خەڵکانەی کە تامەزرۆی هەنجوینی سروشتی و ئەسڵین و ئێمە لە چەندین پێشانگا و فستیڤاڵی جیهانیش بەشداریمان کردووە. هەنجوینی هەرێمی کوردستان خۆشبەختانە پلەی یەکەمی هێناوە لە ئاستی نێودەوڵەتی و جیهانیدا. بۆیە تەمەنا دەکەم و پێشنیارش دەکەم بۆ هەموو هەنگاوانانی بەڕێز بە شێوەیەکی زۆر سروشتی و جوان هەنگەکانیان بەخێو بکەن بۆ ئەوەی ئەو سیقە و سومعەی هەنجوینی هەرێمی کوردستان پەیای کردووە لە ئاستی نێودەوڵەتی و جیهانی بیپارێزن و بمێنێتەوە. وڵی هۆکارێکە بۆ بازارکردن تامان کاریگەری زۆر باشی هەیە و خەڵکیش زۆر پێشوازی هەم لە شتە سروشتیەکان و بەرهەمە خۆماڵیەکان بەگشتی لە هەنجوینیش و لە هەموو خواردنە کوردەواریەکانیش و لە شتەکانی دیکەش لە شتە سروشتەکان دەکات چون کاتی بەڕاستی خواردنە کوردەواریەکان خواردنە سروشتیەکان زۆر تەندروستن و کوالێتیشان بەرزە زۆر شتمان بۆ دێ لە دەرەوەی وڵات زۆر خواردن دێ لە دەرەوەی وڵات مەسەلەن من تازە لەو ڕۆژاندا هێلکەم کڕیوە لە بازار هێلکەم کڕیوە لێ نووساوە لە یەکی 11ەوە هێلکە بەرهەماتەوە کە هێشتا چەند ڕۆژێکی ماوە بۆ یەکی 11 ئەخوا دەزانێت ئەوەی چۆنەوەکە ئیکسپایرە و بە چ مادێکی ئینکراوە بەڵام ئەوە شتێکی سروشتیە بە تایبەتی هەنجوینیش کە زۆر سروشتی بێ ئەکسپایری نییە بە هیچ شێوێک ینی هەنجوینی سروشتی تا حەدای 100 ساڵ 200 ساڵ 500 ساڵیش دەکرێت ئەکسپایر نابێت تاکە خۆراکە کۆکو خۆی دەمێنێتەوە مادەی حافیزەی هەیە لەنا ئەو شتێکدایە کە دەپارێزێت تاکە شتێک کە هەنجوین تێک بدا و خراپی بکە تەڕەشوع و ئاوە بۆیە ئەو کەسانێک کە هەنجوین دەکردن و لە ماڵەوە دەخەنە ناو سەلاجۆ فرێزەرەوە تەڕەشوع وەردەکرێت ینی ڕتوبەت وەردەگرێت کە ڕتوبەتی وەرگرت ئەو هەنجوینە خرا دەبێت یان ئەو کەوچکەی کە پێی دەخوا دەکاتەوە ناو ئەو قاپەی کە هەنجوینەکەی تێدا یعنی بە مروری زەمن ئەو ئەینە شتێک دەدات تەڕایی دەمت کاریگەری هەیە بۆیە دەبێت ئاگاداری ئەو شتانە بن چەند دەخۆی ئەوە جیاب بکەوە. زۆر سپاس بەخێر بێن سەرچاو زۆر بەخێر. بەشداریمان کردووە لە سەتا 90 بەرهەمەکانمان سروشتی و خۆمان دروستیەکەن لە چەمچەماڵەوە هاتووینە. زۆر گرنگە الحەمدوللا کەرکووکیش گروتینێ زۆر باشی پێوە دیارمێمە بەشداریمان کردو پێشە لە سلێمانی یانی ئێرە خەڵکی زۆر هاتووە و بەشداری کردو و شتیان کردووە الحەمدوللا خەڵکێکی زۆر تامەزرۆی بووە و هیوادارین جاری تریش بکرێتەوە لە کەرکووک ینی زۆر ئیسفادەی هەبووە بۆ هەموو لایەک بۆ ئەوانەی کە فرۆشیارن وەکۆی کە بەرهەمەکانیش بناسیێنی لێرە خەڵکێکی زۆر هاتووەتەوە بۆ لامان الحەمدوللا ئێمە لە سەتا 90 خۆمان بەدەست خۆمان دروستیەکەن بەرهەمەکانمان. بەڵێ گرنگی لەوەیە بوو زیاتر بەرهەمە کوردەوارەکان ناسران لە کەرکەمە یەکەم جارە بکرێتەوە ئەم فیستیڤاڵانە خەڵکێکی زۆر ئاشنا بوو پێی حەزەکات جاری تریش بکرێتەوە الحەمدوللا خەڵکێکی زۆر سەردانی کردووە. سەلامەت بێ سپاس. زۆر ساز بۆ کەناڵەکەتان بە خۆشحاڵیەوە توانیمان بەرجابین لە فستیڤاڵی هەنار لە شاری کەرکووک بەڕاستی جی شانازیە بۆ شاری کەرکووک کە ئەم فستیڤاڵیان کورێتەوە دەستخۆشیان لێ یەکەین بە خۆشحاڵیەوە بەشدا بووین بە بابەتی جوانکاری و مس و ئیشی دەستی لە شاری کەرکووکەوە خۆشحاڵیش بووین کە بەشداریمان کرد لەبەرەوەی زۆر شتی لێ شاری کەرکووک ئەمەی پێویستە لەبەرەوەی
زۆر بەلای خەڵکەکەی پێویستیانە دەستخۆشیشیان لەکەین هیوادارم بەردەوام بێنێک ئەمەیە زۆربەی زۆری ئیشی دەستیە بابڵین زەنجانیە کوالیتی زۆر بەرزە بە شێوازێکی زۆر ڕێکوپێک و زۆر کوالیتی باش دروست ئەکرێت خەڵکی دەتوانین سوادێکی باشی لێ بکات لەخوا بەزێبێ باشە تام دەقەیە هیوادارم بەردەوامیش بێت و خەڵکەکەشی خەڵکی زۆر ڕێکوپێکن ساراکەی ساڵێکی مناسبە بۆ ئەم ڕۆژەی کە خەڵک پێویستێتی وەڵاهی وەکو پێم وتیت پێویستە بۆ شاری کەرکووک نەک ئەمە تەنها یەک فستیڤال بێرە ساڵەکە چەند جارێک بێتەوە بۆ شاری کەرکووک بۆ خەڵکەکەی زۆر پێویستە زۆر ڕێکوپێکە هیوادارم بەردەوامیش بێت دووبارە دەستخۆشی لە ستافیش شیانەکەم دەستخۆشی لە ئیدارەکە شارەکەم بە شێوازێکی زۆر ڕێکوپێک بەرهەمەکان و پێشوازی شانێ کوردین